وەگەزان پلاستیک لەم ڕۆژەدا بووە بەڵایەکی گەورە بەسەر هەسارەکەمانەوە و خاڵێکی تر کە ئەمانەوێت باسی بکەین ئەویش بەکارهێنانی فڵچەی دەمودانەکە سێرەکەی لە جۆری پلاستیک بەکارێت و هەر تاکێک لە ساڵێکدا بەلایەنی کەمەوە 4 فڵچەی پێویستە ئەم بەکارهێنانەوە ئەم گۆڕینی فڵچانە بە بەردەوامی وای کردووە کە گرفتێکی زۆر گەورەمان بۆ دروستکات و ڕیسایکلینیش بوونی نێلارێمی کوردستانە جارێکتر دووبارەمە کێشەیە بۆمان و ئێستا بە خۆشحاڵی ئێمە دەتوانین جێگرەوەکەی بەکاربهێنین تەنها هەر ئەو جۆرە پلاستیکە بەکارنێن یەکێک تر لەو جێگرەوانش ئەم جۆرە فڵچەیە کە سێرەکەی لە داری بامبۆ دروست کراوە و تەنها ڕێشاڵەکانیشی ڕێژەیەکی زۆر کەمە کەواتە ئێمە دەتوانین ئەمە بەکاربێنین وەشیبوونەوەشی زۆر باشترە لەوەی کە پلاستیکێک فڕەبینە سروشتەوە ئەمە خودی خۆی هەر سروشتیە تەنها ڕێشاڵەکانێتی وەژیانێکی ئاسوودەتر و باشترمان ئەوێ بەڕاستی من پێم وایە ئەگەر بتوانین ئەمە بکەین زۆر باشترە بێت لەوەی کە تۆ بەردەوام پلاستیک لە ژیان تا بێت. زۆر بەکارهێنانی کاغەزە ئیتر کاغەز بە هەموو ماناکانی لە کتێبە لە دەفتەرە لەو کتێبانەشی کە خوێندکارەکانمان لە قوتابخانەکان وەرێگرێ هەمووی وەرەقەیە یعنی ئەو دەفتەرانەی کە ئیکڕین ئەکرێ تۆ کە دەفتەرەکە ئەکڕی زۆرترین سوودی لێوەرگری اینجا دوای ئەوە وازی لێبێنی یعنی ناکرێ بۆ بێ مناڵەکانمان وا ڕابێنین لە سەرەتایەوە کە بە تەواوی سوود لە کتێب و دەفتەرەکەی وەرگرێ پێشەوەی وازی لێبێنێ بۆ لەبەرەوەی بۆ خۆی بەکارهێنانی وەرەقەی زۆر واتە بڕینەوەی زۆری دارەکان بڕینەوەی زۆری دارستانە سروشتەکان بۆ دروستکردنی وەرەقە و دواتریش بۆ بەکارهێنانەوە توانێ وەرەقە و مجەلە و ئەو بابەتانەی کە لە وەرەقە ینی دروستەکرێ بۆ جۆرێک لە پێینی ئەندامی بەکاری بێنینەوە.